باز لە شوازی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین دەکەین هەڵبەتە ساڵانە لەگەڵ دەرچوونی خوێندکارانی پۆلی 12 ئەم پێشەوگیری وشتانە ڕوبڕووی بەشێک لە خوێندکاران دەبێتەوە کە بە جۆرێک لە جۆرەکانی گەرانیان دەکات کە نازانن چۆن فۆرمی زانکۆلاین پڕ بکەنەوە و کێ یارمەتی دەریان بێت کێ هاوکاریان بێت ئێمە لەم بەرنامەیەوە کۆمەڵێک ڕێنمایی ڕوونکردنەوە تایبەت بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین باز دەکەین جا بڕوان نەژمەدین قادر شارەزا لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسانی نیوزمیانە باسییان بابەتی دەکەین کاک بڕوا سپاس بۆ ئامادەبوونی باوان ببوورە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان هەڵبەتە وەک خۆت باسکرد نزیکەی 6 ساڵە ئەزمونت لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین هەیە بە دیاریکراوی ساڵانە کە خوێندکاران دەیانەوێت فۆرم پڕ بکەنەوە دیارترین ئەو گرفتانەی کە ڕوبەڕوویان دەبێتەوە چییە؟ سپاس بۆم دەرفەتە بەیانیتان باش ینی ئێوە و بینەرانی کورسان نیوز باش هەڵبەتە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین یەکێکە لە قۆناغە گرنگەکانی دوای خوێندنی پۆلی 12 کە ڕوبەڕووی خوێندکارانە بێتەوە لەمەشە کۆمەڵێک کێشە و گیرگرفت هێتە بەردەمیان ئەویش بەهۆی نەشارەزایی لە سیستەمەکان و نەناسینی سیستەمەکان و نەناسینی بەشەکان و هەڵەپڕکردنەوە بەهۆی پشتبەستن بە نمرەی ساڵانی پێشوو یان یەکێ لەو هەڵەباوانی کە زۆر هەیە دواکەوتنی قسەی خەڵک مەسەلەن خەڵک باز لە بەشی پەرستاریەکە خەڵک هەموو ڕوەکاتە پەرستاری بەشەکانی تر ئێمالەکە خەڵک باس لە بەشی بۆ نمونە طبەکە خەڵک هەمووی ڕوئەکاتە تۆپ فلان بەش و فلان بەش هەمووی ئێمالەکات و ئەڵێ خراپن ئەمەش ئەبێتە هۆی هەڵەپڕکردنەوەی فۆرم ئەبێتە هۆی ئەوەی کە گێرە و کێشە بۆ تەلەبەکان دروست بێ خواست لەسەر کۆمەڵک بەش زیادەکە و ئەبێتە هۆی ئەوەی نمرە لە کۆمەڵە بەش زیاتر بەرز بێتەوە و تەلەبەکان تووشی کێشە و گیر و گرفت ببنەوە باشە هەڵبەتە ڕەنگە خوێندکاری حەزی لە بەشێک بێت بۆ نمونە ئەگەر وا باسی بکەین حەزی لە بەشی پەرستاری بێت چۆن پێش ئەوەی فۆرمەکە پڕ بکاتەوە بزانێت کە نمرەکەی ئەم بەشە وەری دەکرێت جا پەرستاری بێ بۆ نمونە مێژوو بێ بۆ نمونە هەر بەشێکی دیکە کە لە زانکۆلاین چانسی پڕکردنەوە وەرگرتنیت هەبێ یەکێکە لە هەر پرسیارە باوەکان کە دایمە لە کاتی کارابوونی سیستەمی زانکۆلاین یان لە کاتی پڕکردنەوەی فۆرماکرێ ئەوشەوەیە کە ئایا نمرەکەم لەم بەشە وەرەگیرێ یاخود ئەڵێ فلانە بەش بۆن منەوەکو بەشێکی وەکو پەرستاری بە ئینگلیزی بێڵێ فلانە نمرە وەریەگرێ طبعا لە ڕووی زانستیەوە ئەم وەڵامە لای هیچ کەسێک نییە و هیچ کەسێک ناتوانێت وەڵام باتەوە لەبەرەوەی پێشکەشکردنی فۆرم و وەرگرتنی نمرەکە لەسەر ئاستی تەڵەبە نەک لەسەر ئاستی نمرەیەکی دیاریکراوە واتە ساڵانە نمرەکانە گۆڕێ بەپێی تەڵەبکردنی تەلەبە هەتاوەکو تەڵەب لەسەر بەشێک زیاد بێت نمرەیە و بەشە بەرزە بێتەوە بەرزبوونەوەی هەموو نمرەکانی بەرزبوونەوەی نمرەی هەموو بەشەکان پەیوەندی هەیە بە تەڵەبی خوێندکارانەوە و طبعا کەس نازانێت کە ئایا چ نمرەیەک لە چ بەشێک وەرەگیرێ بۆ لەبەرەوەی ئێمە نازانین پلانی وەزارەتی خوێنی باڵا چەنە واتە ڕێژەی ئەو کورسیانەی بۆ بەشی پەرستاری دابینی کردووە چەند کورسیە ئایا 100 کورسیە ئایا 50 کورسیە ئایا 200 کورسیە چونکە ڕێژەی کورسیەکان ئەبێتە هۆی ئەوەی دەرەجە بەرز بێتەوە یان نزم بێتەوە هەتاوەکو کورسی زیاتر دابین بکرێ ئەبێتە هۆی ئەوەی ڕێژەی دەرەجە زیاتر دابەزێ تەلەبێکی زیاتر وەربگرێ و خاڵی دووەم ئێمە نازانین چەند کەس تەقدیم بۆ ئەو بەشاکە بە داتای هەموو کوردستان لابێ و بزانی چەند کەس نەوەتی هێناوە چەند کەس سەڵی هێناوە بەڵام نازانی چەند کەس تەقدیم بۆ ئەو بەشاکە لە کاتی کارابوونی فۆرما هەر کەسە لە شوێنێکەوە فۆرم پڕکاتەوە هەیە لە ماڵی خۆیەوە هەیە لە سنتەرێکی بازرگانیەوە هەیە لە مەڵبەندە ڕاوێژکاریەکانی وەزارەتی خوێندنی باڵاوە هەر یەکەو لە شوێنێکەوەیە وە نازانی ئەو فۆرمەی کە چۆن تەقدیم کردووە واتە کەسێکی وا هەیە بۆن منە نمرەی 95 پەرستاری کردوتە یەکەم کەسێکی تر هەیە نمرەی 95 و شیکاری کردوتە یەکەم و کەسێکی تر هەیە نمرەی 95 بەڵام بۆن منە ئەسنانی کردوتە یەکەم واتە ڕیزبەندیکردنی تەلەبەکان جیاوازە بۆیە بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک نەزانراو هەیە ئێمە ناتوانین بڵین نمرەکە لە نمرەی فلانە بەش چەنێ بێ بەڵام ئەوەی کە هەیە ئەتوانی ئیسفادە لە کەمترین کۆنمرەی ساڵی پار بکەی وەکو بەرچاوڕوونی کە بزانی تەڵەب لەسەر چ بەشێ زۆرە واتە توانی سەیری کەمترین نمرەی ساڵانی پێشوو بکەی بەڵام پشتی پێ نابەسترێ لەبەرەوەی نمرەکە ساڵانە ئەگۆڕێ لەبەرەوەی ڕێژەی تەلەبە ئەگۆڕێ ساڵی وا هەیە 35,000 تەلەبە دەرچووە ساڵی وا هەیە 45,000 تەلەبە دەرچووە وەکوی باسەکرێ و دوێنێ وەزارەتی خوێنی باڵا بڵاوی کردەوە ئەم ساڵ 47,000 تەلەبە هەیە جیاوازە ڕێژەکەی کە لە ساڵانی پێشوو و ڕێژەی کورسیەکانیش بە هەمان شێوە جیاوازە
هەبەشە و ڕێژەیەکی نسبەی دیاریکراو لە کورسی هەیە ئەبێتە هۆی ئەوەی دەرەجەکەی بگۆڕێ ساڵانە دەرەجەکەی بگۆڕ. باشە کەواتە خوێندکار چۆن سوود لە پڕکردنەوەی فۆرمەکە وەربگرێت لە کاتێکدا هەم ئەو بەشەی کە خواستێتی لە بەرچاوی بگرێت هەم نمرەکەش لە بەرچاو بگرێت ئەم هاوسەنگیە چۆن دەکرێت؟ خوێندکار بۆ ئەوی فۆرمێکی سەرکەوتوو پڕ بکاتەوە پێویستە پێش هەموو شتێ زانیاری تەواو وەربگرێت لەسەر بەشەکان لەسەر سیستەمەکان و لەگەڵ ئەوەشە زانیاری تەواو وەربگرێت لەسەر ئەوەی کە تەڵەبی ئەو بەشە لەم چییە. مەسەلەن هەندێک بەش هەیە مەرجی تایبەتی خۆی هەیە بەشێکی وەکو ئەندازە مەرجی تایبەتی خۆی هەیە کاڵێ نابێت نمرەی قوتابی لە 80 کەمتر بێ واتە ئەگەر لە 80 کەمتر بوو بەشی ئەندازی بۆ ناکاتەوە. خوێندکارە بێ پێشەوەی بکاتەوە هەر چانسی هەر بووی ناکرێتەوە لە سیستەمەکە تاوەکو بۆی پڕی بکاتەوە. بۆی خوێندکارە بێ پێشکی زانیاری تەواو وەربگرێت لەسەر بەشەکە لەسەر داهاتووی بەشەکە لەسەر نمرەکەی و لەسەر خواستی تەلەبە بزانێ ئایا خواستی تەلەبە زۆرە و بە ڕەچاوکردنی حەزەکانی ڕێزبەندی بکە. چۆن بەپێی ڕەچاوکردنی حەزەکانی لە فۆرمی زانکۆڵاینە ئەتوانێت 50 بەش پڕ بکاتەوە لەم 50 بەشە لانی کەم ئەکرێ 10 15 20 حەزی ئەوی تیابێ کاتێک کە بە ڕەچاوکردنی حەزەکەی کە بێگوێدانە نمرە واتە بێ ئەوی پشت بە نمرەی ساڵانی پێش و ببەستێ مەسەلەن تەلەبەیەک هەفتای هەیە بەشێک 75 هەڵ وەرگرتووە بێ ئەوەی گوێباتە ئەوەی کە ساڵی پێش و 75 وەرگرتووە ئەتوانێت دای بنێ و چانسی ئەوەی هەیە بچێتە پێشبڕکێەوە مادەم لە سیستەمەکە بۆی کراوەتەوە. بەڵام دوای ئەوە ئایا وەرەگیرێت یاخود وەرناگیرێت ئەوە ئەکەوێتە سەر تەڵەبی تەلەبەکانی تر و پێشکەشکردنەکە. بۆیە شێوازی زانستی فۆرمەکە ئەوەیە هەر بەشێک بۆ بەڕێستان گونجاوە و هەر بەشێک حەزتان پێیەتی و خولیاتانە ئەو بەشانە هەمووی دابنێن و لە سەرتاوە و پاشان ڕەچاوی نمرە بکرێت پاشان ڕەچاوی ئەوە بکرێت کە کۆمەڵێک بەش دابنرێ و کۆڵێ تەڵەب لەسەری کەمترە یاخود ئەوە کۆڵێ نمرەکەی ساڵانی پێشووی تۆی وەرگرتووە یاخود کەمترە لەو نمرەی ساڵانی پێشوو کە وەرگیراوە. باشە کاک باوەن هەڵبەتە بابەتێکی دیکە هەیە ینی چەند بابەتێکی دیکەیەکی لەوانە ئەژمار نەکردنی وانەی کوردی و عەرەبیەکە ڕەنگە کاریگەری لەسەر بەشەکە هەڵبژاردننی ئەو بەشەی کە دەتەوێت بەجێبێڵێ ئەم بابەتە چۆن کاری لەسەر دەکرێت؟ هەڵبەتە ئەژمارکردنی وانەی کوردی و عەرەبی یەکێکە لە بابەتە گرنگەکان کە زۆر دەورە بینێن لە پرۆسی زانکۆڵاینە. طبعاً کۆمەڵێک مەرج هەیە لەو بابەتەیە. یەکەم ئەبێ دەرچووی بەشی زانستی بێ واتە بۆ وێژەیەکان نییە تەنها بۆ زانستیەکانە بۆ زانستیەکانە و خاڵی دووەم پێویستە خوێندکار هەموو بابەتەکان دەرچوو بێ لە سەرەتاوە واتە نەک ئەوەی تەلەبەیەک بڵێ من بۆ نمونە کوردی و عەرەبی تەرکەکەم ئەوە پێویست ناکە ئیمتیحانی کوردی و عەرەبیکەم ئەبێ دەرچوو بێت. و خاڵی دووەم ئەژمارکردنەکە یان ئەژمار نەکردنەکە تەنها بۆ کۆلێژی ئەندازە و کۆلێژی پزیشکی و کۆلێژی علومە واتە بۆ هەموو کۆلێژەکان نییە. چۆنیشە ئەم حسابکردنە ئەبێ ئەو مەرجە تایبەتانی کە لە بەشەکەیە هەیە لە جەناب تا هەبێ. مەسەلەن کۆلێژی ئەندازە پێویستە وەکو پێشتر ئاماژم پێە کۆنمری قوتابی پێش ئەژمار نەکردنیوانی کوردی و عەرەبی لە 80 کەمتر نەبێ واتە بار 7 دەرسەکە لە 80 کەمترە نەبێ. ئەنجا پاشان ئەتوانی کۆلێژی ئەندازە و کە هەڵبژارت کوردی و عەرەبی ئەژمار بکەی یاخود ئەژماری نەکەی طبعاً ئەوش لە سوودی خوێندکاران ئەگەر هاتوو ئەژمار نەکردنی وانی کوردی عەرەبی بۆ هۆی ئەوەی کە ئەو بەڕێزە دەرەجەکەی بەرز ببێتەوە ئەو کات یەکسەر ڕاستەوخۆ سیستەمەکە بۆ ئەژمار ناکە. بەس ئەگەر هاتوو ئەژمار نەکردنی وانی کوردی و عەرەبی بۆ هۆی ئەوەی نمرەی و بەڕێزە دابەزێ ئەو کات ئەژماری ئەکات و یعنی خۆی سیستەمەکە ڕاستەوخۆ بەرزترین نمرەی بۆ هەڵەبژێرێ. و خاڵێکی تر لەوانە کە هەیە مەسەلەن کۆلێژی توبە کۆلێژی توب پێویستە خوێندکار نمرەی لە 85 کەمتر نەبێ کەواتە پێویستە ئەو خوێندکارانەی کە پێشکەش ئین ئەژمار نەکردنی وانی کوردی و عەرەبیەکەن پێویستە لە 85 کەمتری نەبێ بۆ توبیەکان. ئەنجا ئەژمار نەکردنەکە ئارەزومەندانەیە واتە بەس کوردی حسابەکەی یاخود بەس عەرەبی حسابەکەی یاخود هیچیان حساب ناکەی ئارەزومەندانەیە یعنی مەرج نییە پێکەوە بێ هەر کامێکیان ئیسفادەی هەبوو بۆ خوێندکار ئەو کات سیستەمەکە خۆی بەرزترین نمرەی بۆ هەڵەبژێرێ. باشە تایبەت بە سیستەمی کریت ئەمە چۆن کار لەسەر فۆرمی زانکۆڵاین سیستەمی کریدیت بریتەیەکە لەو سیستەمانی کە لە فۆرمی زانکۆڵاینە بەکارێت پشت بە وانی هاوپەیوەندیدار و پسپۆڕیە بەستێ. وانی هاوپەیوەندیدار و پسپۆڕی چییە؟ سیستەمی کریدیت نمرەکەتەکە بە دوو بەشەوە. طبعاً بە پێشەکی ئاماژە بەوە بم کە ئەم سیستەمە لەسەر بەشە توبیەکان
تطبیق ناکرێ واتە بەشە تطبیقەکان بە نمرەی خۆتەوە ئەچیتە منافەسەی وەرگیرانەوە بەڵام بۆ بەشەکانی تر بەگشتی پشت بەوانی هاوپەیوەندیدارە بەستێ وانی هاوپەیوەندیدارەکە چۆنە ئەم سیستەما دەرەجەی پۆلی 12 دەکا بە دوو بەشەوە لە 1970 نمرەی پۆلی 12 و لە 1930 وانی هاوپەیوەندیدارە بۆ ئەو بەشە لەگەڵ وانی پسپۆری بە نمونە بەشێکی وەکو ئینگلیزی وانی پسپۆریەکەی ئینگلیزیە و وان هاوپەیوەندیدارەکانی بۆ ئینگلیزی چیە کوردی و عەرەبیە لە کاتی ئەژمارکردنەکەیە چۆنە ئەم سی نمرەی کە سەرەتا ئاماژەم پێە ئەم سی نمرەیە بە پێی گرنگی بۆ بەشەکە دابەشە بێ بەسەریانە واتە بۆ نمونە بەشێکی وەکو ئینگلیزی وانی پسپۆڕیەکەی کە ئینگلیزیە 20 نمرە بەر ئینگلیزیەکەوێ 5 نمرە بەر کوردیەکەوێ و 5 نمرە بەر عەرەبیەکەوێ بەس بەشێکی بۆ نمونە وەکو عەرەبی 20 نمرە بەر عەرەبیەکەوێ 5 نمرە بەر کوردیەکەوێ 5 نمرە بەر ئینگلیزیەکەوێ واتە وانە هاوپەیوەندیدارەکان و نمرەکانی بە پێی پسپۆڕیەکە و بە پێی گرنگی بۆ بەشەکە ئەگۆڕێ ئەم نمرانە چۆنە ئەم نمرانە نمرەی پۆلی 12 تەلەبەیەک کە هێناوێتی بە نمونە ئەگەر هاتوو بەشێکی وەکو ڕاگەاندن هەڵبژێرین بەشێکی وەکو ڕاگەاندن وانە هاوپەیوەندیدارەکانی کوردی عەرەبی ئینگلیزیە نمرەکانی دێ نمرە حسابکردنەکە چۆنە مەسەلەن بەڕێزت لە ئینگلیزیە 90 هێناوە کەڕەتی ئۆپۆین دائەکرێت کە بێ بە 9 لە 10 و بۆ نمونەوانی عەرەبی 64 هێناوە ئەکاتە 6.4 وانەی کوردی 80 هێناوە ئەکاتە 8 و لەم لاشەوە دەرەجەی پۆلی 12کەت کە حساب کراوە کە لە 1970 کەڕەتی 0.7 کرێت و نمرێک دەرەچێت ئەم نمرانە ئەم 5 و 10 و 15 هێنا هەمووی کۆ ئەکرێتەوە پاشان کە کۆکراوە نمرەیەکی تازە بە خوێندکارە بەخشێت و بەم نمرە تازەیەوە ئەچێتە پێشبڕکێوە ئەمە هەموو خوێندکارێک دەتوانێت ئەو بۆ هەموو خوێندکارێکە وە سیستەمەکە خۆی ئیکە ئەم حساباتی ئێستا بۆم کردی پێویست ناکە خوێندکار خۆی پێوە سەرقاڵکە بەڵکو هەر لەگەڵ هەڵبژاردننی بەشەکەیە یەکسەر سیستەمەکە خۆی بە داتابیسێکی جوان هەموو شتەکانی ئەژمار کردو و نمرەی کۆتایی ئەیاتێ و ئەکرێ ئیسفادە لەمە بکرێ ئەگەر هاتوو نمرەی قوتابی بۆ ئەو وانانە بەرز بوو نمرەکەی بەرز بکاتەوە و ئەکرێ ببێتە هۆی زەرر بۆ خوێندکار ئەگەر هاتوو نمرەی لە وانانەیە نزم بوو نمرەکەی نزم بکاتەوە پاشان بەو نمرە تازەیەوە ئەچێتە منافەسە بۆ ئەو بەشە واتاکرێ من دەرەجەم هەفتا بێ بۆ ئینگلیزی ببێ بە 72 بەڵام بۆ نمونە ئەحیا ببێ بە 68 و بەو دەرجەیەوە کە هەیە بۆ ئەو بەشە ئەچێتە منافەسەوە ئەمە بۆ هەموو بەشەکانە و بۆ هەموو سیستەمەکانە واتە لە زانکۆڵین بێ یاخود پارالێڵ بێ یاخود ئێواران بێ هەر بەشێک هەڵەبژێری جگە لە توبەکان یەکسەر نمرەی کریدیتت بۆ حسابەکە بۆ حسابەکرێت تایبەت باژمارکردنی نمرەی پۆلی 11 ئەمە ئارزومەندانەیە لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین بەڵێ ئەژمارکردنی نمرەی 11 ئارەزومەندانەیە خوێندکار هەر لەگەڵ داخڵبوون بە سیستەمەکە پاش ئەوەی کە زانیاریە سەرەتاییەکانی پڕ کردەوە بە داتابیسێک هەموو نمرەکانی تایە کە خوێندکار لە پۆلی دەهێناوێتی و لە 11 هێناوێتی و 12 و ئەژمارکردنەکە خۆی لە سیستەمەکە یەکسەر بۆ یەکرێت و ئەگەر هاتوو خوێندکار ئیسفادەی لێ کرد ئەوە ئۆتۆماتیکیەن یەکسەر سیستەمەکە بۆی حسابەکات و بەو نمرەوە ئەچێتە پێشبڕکێەوە و ئەگەر هاتوو خوێندکار ئیسفادەی لێ نەکرد یاخود نمرەکەی کەمی کرد ئەوە ئۆتۆماتیکیەن نمرەی 12 بەس هەڵەبژێرێت و بە نمرەی 12 ئەچێتە پێشبڕکێەوە باشە کاک باوان کۆتا پێشنیاری تۆ بۆ خوێندکاران لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین پێشنیارت بۆیان چیە ینی هۆشداری و ڕێنمایی و بۆیان چییە تا چەندە پێویستە بە ئاگایی لەسەر هەر بڕگە و بابەتێک لەسەر بابەتەکان زانیاریانە بێ ئەو کات هەوڵی پڕکردنەوەی فۆرمەکە بکەن یا خود ڕێنمایی لە کەسانی شارەزا وەربگرن طبعاً پڕکردنەوەی فۆرمی وەرگیران لە زانکۆ و پەیمانگاکان پرۆسێکی زۆر گرنگە و یەکێکە لەو پرۆسانی کە بڕیار لەسەر چارەنووسی 12 یان 13 ساڵ خوێندنی تەلەبەیەکەیە ناکرێ کاتێکی باشی بۆ تەرخان نەکرێ و خود بە دواداچوونی بۆ نەکرێ بۆیە پێشنیارم بۆ خوێندکاران ئەوەیە کە ئەم مودەی کە ماوە هێشتا زانکۆڵین دەستی پێ نەکردووە و ئەو مودەیەش کە زانکۆڵین دەست پێکە کە مودەی 10 ڕۆژ دەخایەنێ بە وردی بە دواداچوون بکەن بۆ هەموو بابەتەکان پەیوەست بەو بابەتەوە واتە پرسیاری تەواو بکەن لەسەر بەشەکان و جیاوازی بەشەکان بزانن مەسەلەن بەشێکی وەکو ئینگلیزی لە پەروەردەی بنەڕەت لە پەروەردە لە زمان هەیە بزانێ ئەمان ئەبێ بەچی و ئەوان ئەبێ بەچی و کار لەسەر ئەوە بکەن سیستەمەکان ئاشنا بن ئایا مەج و ڕێنماییەکان چییە و ئایا خوێندن بە پارەیە یاخود بە خۆڕاییە بۆ ئەوەی بەرچاوڕوونیەکی تەواو هەبێ لە هەڵبژاردننی بەشەکانە
و ڕاوێژ بە کەسانی شارەزا و بە مەڵبەندەکانی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین کە خۆشبەختانە هەموو ساڵێ لە کاتی کارابوونی فۆرمی زانکۆڵین مەڵبەندەکانی وەزارەتی خوێندنی باڵا لە زانکۆکان لە زانکۆی پۆلۆتەکنیک لە زانکۆی سلێمانی و لە هەموو زانکۆکان لە هەموو شارەکان لقیان هەیە دانیشن و هاوکاری خوێندکارانەکەن و هیوام وایە کە بتوانن بە دەموچوونێکی باشیان هەبێ بۆ لایەن و پرسیاری تەواوەتی بکەن و ئاشنا بن بە تەواوی بڕگە و بابەتەکانی سیستەمی زانکۆڵین و پاشان فۆرم پڕ بکەنەوە و پەلە نەکەن لە پڕکردنەوەی فۆرمەکانیانە چونکە کاتێکی باشیان لەبەردەستەیە. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان بە هیوای سەرکەوتن بۆ خوێندکاران. زۆر سپاس بۆ باوان نێژمەدین قادر شارەزا لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین.